والله هلا شونی بەڕێوچوونی کۆربەندەکە لە پاریس لە یەکەمین کۆربەندی ئابووری فەڕەنسا و هەرێمی کوردستان بەڕێز کەمال موسلم وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەخۆ لەگەڵم دەبێت. جەنابی وەزیر سپاس کە لەگەڵ کوردستان 24 یەکەمین جارە کۆربەندی ئابووری نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان لە پاریس دەبەسرێت. ئەمە بۆ هەرێمی کوردستان چەندە گرنگە؟ زۆر سپاس. بێگومان ئەو کۆربەندە کە لە پاریس دەبەسرێ بە سەرپەرشتی دامەزراوەی میدیف حەدەسێکی یەکجار گرنگە بەڵێ لەبەرەوەی ئەو وەفدەی ئێمە کە لە هەرێمی کوردستان بەشدار بووین نەجگە لە ئێمە وەکو وەزارەتی بازرگانی و پیشەسازی و وەزارەتی کشتوکار و دەستەی وەبەرهێنان لەو کۆربەندەدا لەو پەنێڵە بەشدار بووین و بۆمان ڕوونکردنەوە گرنگی هەرێمی کوردستان بۆ وەبەرهێنان و ئەو فرسەتی کارکردن لە هەرێمی کوردستان چییە و ژینگەی لەباری هەرێمی کوردستان بۆ وەبەرهێنان لە هەموو بوارەکاندا چۆنە. جگەلەوە وەفدێکی باش ژمارەیەکی زۆری لە وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان بەشدارن لەو کۆربەندە. ئێمە لەگەڵ لایەنی فەڕەنسی قسەمان لەسەرەوە کرد کە داواکارین وەبەرهێنەرانی فەڕەنسا بێن لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن لەبەرەوەی ژینگەیەکی لەباری هەیە لە هەموو ڕۆکانەوە و ناوچەیەکی ئارامە و فرسەتی کارکردن لە هەرێمی کوردستان زۆر لەبارە بۆ ئەوەی کارگە و خاوەن کار و وەبەرهێنەرانی فەڕەنسا بێنە هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز کەمال، هەولێر و پاریس لە ڕووی دیپلۆماسی و سیاسیەوە پەیوەندێکی زۆر پتەویان بەیەکەوە هەیە. لە ڕووی ئابووریەوە هەرێمی کوردستان دەتوانێت چۆن سوود لەم دەرفەتە وەربگرێت لەگەڵ فەڕەنسا ئێستا لە چ ئاستێکی ئابووری و بەرهێنان و بازرگانی داین؟ بەڵێ لەبەر ئەوەی کە لە لایەنی سیاسیەوە پەیوەندێکی زۆر باش لە نێوان هەردوولادا هەیە و ئەو پەیوەندیش هەر ئێستا نییە، ینی تازە نییە، پەیوەندێکی کۆنە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی فەڕەنسا. ئەوە حتمەن دەبێت ڕەنگ بداتەوە لە بواری ئابووریشەوە. بۆیە وەکو باسم کرد ئێمە لەو کۆرمەندە گرنگە کە بەداخەوە تا ئێستا لایەنی فەڕەنسی و بەرهێنەرانی فەڕەنسی لە گرنگی هەرێمی کوردستان نەگەیشتون و پێیان وایە کاتێک کە باسی عێراق دەکەی عێراقی کوردستانیش وەکو زۆر شوێنی تری وەکو زۆر شوێنی تری بەغدا نائارام ئەوانەیە. بۆیە ئێمە لەو کۆرمەندە توانیمان پەیامێک بگەینن بە لایەنی فەڕەنسی و داوامان لێکردن و کە سەردانی هەرێمی کوردستان بکەن، بێن پەیوەندی بازرگانیەکان پتەوتر بکەن و بێن کارگە و کارخانە لە هەرێمی کوردستان دابمەزرێنن کە ئێمە هەموو کار ئاسانێکیان بۆ دەکەین. باشە، جگە لە ڕاکێشانی و بەرهێنەری فەڕەنسی بۆ هەرێمی کوردستان ئایا کۆربەندەکە دەبێتە دەواازەیەک بۆ بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لە فەڕەنسا کە مایتر کاریگەریەکی گرنگی لەسەر ژێرخانی ئابووری و بازرگانی هەرێمی کوردستان دەبێت؟ بەڵێ ئەوەش بابەتێک بوو کە باسی لێوە کرا کە دەبێت دوو لایەنە بێت، ئەوانەی فەڕەنسا کەلوپەل و کاڵای فەڕەنسا بێتە هەرێمی کوردستان وەکو بازاڕێکی گەورە، چونکە عێراقیش هەر بازاڕێکە بۆ کەلوپەلەکانی ئەوەی کە لە هەرێمی کوردستان بەرهەمدرێن یان ئەوەی تاجیرەکانی ئێمە هاوردەیەکەن لێرەوە بۆ هەرێمی کوردستان. فەڕەنسا ژوو بێتە بازاڕێک بۆ ساختکردنەوەی کالا و کەلوپەل و بەرهەمەکانی هەرێمی کوردستان. بەرهێنەرانی هەرێمی کوردستان چۆن دەتوانن سوود لەم کۆربەندە وەربگرن لە ئەزمموی فەڕەنسا بە تایبەتی کە ئێستا وەفدێکی باڵا و هەروەها ژمارێکی زۆری بەرهێنەری هەرێمی کوردستان لە کۆربەندەکەدا ئامادەن؟ حتمەن بۆ خۆتان زانن فەڕەنسا وڵاتێکی پێشکەوت و وڵاتێکی گەورەیە و وڵاتێکە خێبرەیەکی یەکجار زۆری هەیە لە بواری بازرگانی و لە بواری پیشەسازیشدا. ئەوە دەرفەتێکە ئێمە بۆی بتوانین سوود لە فەڕەنسا وەربگرین و بە تایبەتیش پاشانیش ئێوارە کۆبوونەوەیەکی تر هەیە لە نێوان ئێمە و لایەنی فەڕەنسی کە کۆمپانیا فەڕەنسیەکان بەشدار دەبن لەو دیدارە کە دوو بە دووە لەگەڵ یەکتردا دەنیشن. لەوێ زیاتر دەتوانین ئەو بابەتە گەنگەشە بکەین و حەول بدەین کە تێگەیشتنی زیاتر لە نێوان هەردوولادا بکەین.
بەڵێ کۆنسۆلی گشتی فەڕەنسا ماژێ بۆ کردووە کە پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستان بەهێزە بە تایبەتی متمانەیان بە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەیە بۆی کە بتوانن هەنگاوی گرنگتر بەرەو ئەم پەیوەندیە بتەوە ئابوووریانەش هەڵبگرن. ئایا ئەمە تا چەندە لینکی ڕاستەوخۆ لەگەڵ هەرێمی کوردستان بۆ دروستکردنی ئەو متمانەیە لە نێوان و بەرهێنەری بیانی بە تایبەتی فەڕەنسادا دروستکراوە وەکو وەزارەتی بازرگانی و پیشەسازی چه پلانێکتان بۆ بەرەو پێشبردننی ئەم پەیوەندیانە هەیە؟ بێگومان ئەو قسانە و ڕای قۆنسۆلی فەڕەنسا لە هەرێمی کوردستان گرنگە بۆ لایەنی فەڕەنسی، چونکە ئەوان نوێنەرایەتی فەڕەنسا دەکەن لە هەرێمی کوردستان و ئەو واقعی کە لە هەرێمی کوردستان هێدا هەیە ئەوان دەتوانن بیگوازنەوە بۆ فەڕەنسی بۆ لایەنی فەڕەنسی لە بە تایبەتی وەبەرهێنەران و کۆمپانیەکانی فەڕەنسا. کارێکی گرنگە و ئێمەش بێگومان دەتوانین سوود لەو پەیوەندیە ببینین و پەرەی پێ بدەین و داواشمان کردووە کە بە تایبەتی لە ڕووی بازرگانیەوە پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ لایەنی فەڕەنسی مباشر بێ، ینی بەو مانایە کە داوامان کرد کاتێک کەلوپەل و کاڵای فەڕەنسی دەنێردرێتە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بنێردرێتە هەرێمی کوردستان، نەک ئێمە بچین لە دەستی دوو سێوە لە وڵاتانی تر کاڵا و بەرهەمی فەڕەنسی هاوردە بکەین بۆ هەرێمی کوردستان، کە ئەوەش ینی ئەو پێشنیاریان زۆر زۆر پێباش بوو. وەکو باسم کرد داواشمان لێکردوون کە بێن لە هەرێمی کوردستان کارگە بکەنەوە بۆ ئەوەی لەوێەوە هەم بەرهەم بهێنرێنتون و هەم ئەگەر پێویستی کرد بۆ دەرەوەش بنێرە کاتێک کە لە پێویستیەکانی خۆمان زیاد دەبێت. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کەمال موسلم وەزیری بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستان لە فەڕەنسا لە پاریسەوە لەگەڵمان بووی.